هێزی چەکداری بەرپرسەکان لە سلەیمانی چیان لێهات؟ چیرۆکی فرەهێزی لە سلەیمانی و چاوسورکردنەوەکان. هێزی چەکداری بەرپرسەکان لە سلەیمانی چیان لێهات؟ چیرۆکی فرەهێزی لە سلەیمانی ماوە؟ چۆن کۆتایی بە دەستدرێژی و چاوسورکردنەوە لە سلەیمانی هێنرا؟ دوای ڕووداوەکانی 8 تەمووزی ساڵی 2021 دابەشبوونی هێز لە سنووری سلەیمانیدا گۆڕانی گەوری بەسەرداهات. ئیتر چاوسورکردنەوە و هەڕەشە نەما. پێش ساڵی 2021 ڕۆژ نەبوو هەواڵێک بڵاو نەبێتەوە کە کەسێک لەلایەن ژمارەیەک چەکدارە و کوژراوە، یان ڕوتێنرا، یان هەڕەشەی لێکرا، یان ڕوبەڕووبوونەوە لە نێوان دوو هێزدا ڕوویدا. ئەمانە ژمارەیەک ناونیشانی هەواڵ بوون کە زۆر دووبارە دەبوونەوە. هۆکارەکەشیەوە بوو هەر بەرپرسە و هێزی خۆی هەبوو. ئەو هێزانە بۆ خۆ دەوڵەمەندکردن و هەڕەشەکردن لە خەڵک بەکاردەهێنرا. 8 تەمووزی 2021 سەرەتای کۆتایی هاتنی و دۆخە بوو. ئێستا دۆخەکە بە شێوەیەک گۆڕاوە کە هێزە چەکدارەکان و ئەندامانی هێزە ئەمنیەکان ترسیان لەوەیە سکاڵیان لێ بکرێت. ڕێک پێچەوانەی پێشترە جاران ئەوان هەڕەشە بوون بۆ سەر خەڵک، بەڵام ئێستا خەڵک دەتوانێت بە تەلەفۆنێک یان بە نامەیەک سکاڵە لەسەر کاری خراپی هەر بەرپرسێکی ئەمنی بگەێنێتە بەرزترین دەسەڵاتی سلەیمانی. ئایا دۆخەکە چۆن گۆڕا؟ ئێستا تەواوی هێزەکان لەژێر کۆنتڕۆڵی باخەڵ تاڵەبانیدایە. دابەشبوونی هێزەکان بەسەر کارکتەر و کوڕی بەرپرسە سیاسیەکانی ناو یەکێتیدا کۆتایی هات. بۆ نمونە دوو نیوەی هێزەکانی سکرتاریەتی مام جەلال، هێزەکانی دژە تیرۆر، دەستگای زانیاری، هێزەکانی هەفتا و هێزەکانی پشتیوانی دوو سەرجەمیان لەژێر ڕێنمایی باخەڵ تاڵەبانیدا کار دەکەن. جگە لەوانە هێزی دیکە هەن لە سلەیمانیدا کە وەک جاران نەماون و ئێستا هەمووان فەرمان لە یەک ناوەندەوە وەردەگرن. بۆ نمونە هێزەکانی بەرگری فریاکەوتن، هێزەکانی نیوەی کۆماندۆ، فەوجی گەرمەسێر، هێزی تایبەت، ئەمانش سەرجەمیان باخەڵ تاڵەبانی فەرمانیان پێدەدات. ئەمە سەرەڕای هێزەکانی ئاسایش و پۆلیس و پۆلیسی فریاکەوتن و پۆلیسی چالاکیە مەدەنیەکان کە فەرمان لە عقوبە تاڵەبانی جێگری سەرۆشە حکوومەتی هەرێمی کوردستان وەردەگرن. جێی خۆیەتی بپرسین ئێستا هێزێک ماوە وەک 4 ساڵ پێش ئێستا بتوانێت چاو لە خەڵک سوور بکاتەوە؟ بێگومان هەمووان دەڵێن نەخێر. بۆ کۆتایی هێنان بەم فرەهێزیەش سەرۆکی یەکێتی ناچار بوو بەشێک لە بەرپرسانی حیزبەکەی خۆی پەراوێز بخات یان ناچاریان کات دەستبەرداری هێزەکانیان بن. بە مانایەکی دیکە ئێستا هاوڵاتی دەتوانێت با سکاڵاکردن لەسەر بەرپرسەکان ببێتە فشار لەسەریان، چونکە هیچ بەرپرسێک لە سەر و لێپرسینەوە نەماوە.